مامۆستا سەیفەدین ڕۆڵەیەکی پاشماوی ئەنفالە لە سنووری چەمچەماڵ کە سەرباری کاریگەری پرۆسی ئەنفال لەسەر کەسوکاری ئەنفال قوتابخانەیەک لەو قەزایە بەڕێوە دەبات. بێگومان نەوەی ئەنفال لە هەموو کایەکانە بڵێن لە هەموو دامودەستگەکانی حکومەتە لەم سنوورە جێگەی دەستیان دیارە و لە هەموو بەڕێوەبەرایەتەکاندا کەسانی شارەزا و پسپۆر لە بوارەدا هەیە. بێگومان ئێمە خوێنمان لە پێناوی ئەم وڵاتەیە ڕشتووە، خۆمان بە خاوەنێم حکومەتە ئازانین و خۆمان بە خاوەنێم نیشتیمانە ئازانین و وەلامان کاشدا خزمەتێکمان لەسەر شانە پێویستە خزمەتی کەسوکاری شەیدوو ئەنفال بکەیت. لە سنووری قەزای چەمچەماڵ چەندین پۆستی دیکەش لەلایەن پاشماوەکانی ئەنفالەوە بەڕێوە دەبرێن و خەمخۆرانە کارەکانیان بۆ خزمەتی هاوڵاتیان ئەنجامەدەن. وەکو کەسوکاری ئەنفال لە سنووری چەمچەماڵە لە زۆربەی دایرەکانە جێپەنجەی کەسوکاری شەیدوو ئەنفال دیارە. من وەکو خۆم بەڕێوەبەری جێگیری بەڕێوەبەری بانکی خانوبەری چەمچەماڵم لەم لێرە خزمەت بە کەسوکاری شەیدوو ئەنفالەکەم لە کایەکانی ئەم سنوورەیە لە زۆربەی شوێنە بەڕێوەبەرمان هەیە، بەڕێوەبەری مەکتەبمان هەیە، مامۆستای چالاکمان هەیە، هەر کەسوکاری ئەنفال لەم دەڤەرە تەلەبەی ماستەرمان هەیە. جێدەستمان دیارە و خزمەتێکی بچووک لە جێگایەک بە کەسوکاری شەیدوو ئەنفال بکەین. بە بەردەوامی ئێستاش خزمەتەکەین و من وەکو خۆم بۆ ماوەی نزیکەی 12-13 ساڵ وەکو بەڕێوەبەرێک لەم سنووردا کارم کردووە و خۆشبەختانە ئێستاش بەردەوامین لە خزمەتکردن، چونکە ئێمە ئەوە قەنەعەتێکە لامان دروست بووە کە ئەم خاک و نیشتیمانە پاراستنی و خۆشگوزەرانی و بەڕێوەبردننی ئەرکی سەرشانی ئێمەیە وەکو نەوەی ئەنفال و ئەوانەی کە لە کارەساتی ئەنفالە بەجێماون و بەردەوام خزمەتەکەین و هەر بەردەوامی دەبین لە خزمەتکردن. وەکو پاشماوەکانی ئەنفال خۆیان ئاماژەی بۆ دەکەن سەرباری و کاریگەری خراپانەی شەڵاوی ئەنفال وەک بەشێک لە جینۆسایدکردنی میلەتی کورد لە سەردەستی بەعس لە سەریان بەجێی هێشتووە هەڵدەدەن خزمەتی گەلەکەیان بکەن و لەو بوارەشدا درێغیان نەکردووە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.